کە بەردەوام بەڕێگایە ئەڕۆی لە پاسێکای لە سیارەیەکە وەستاوی سیارەیەک لێ ئەخوڕی بەڕێگایەکە ئەڕۆی لە هەر شوێنەکە مۆڵەتێکت هەبوو ئاگاد لێبێ ئەم دڵە لە غافڵەکان نەبێ ذیکری ڕەب العالەمین بکە. باشە ذیکر سانسۆرێکی هەیە، مەرجێکی هەیە کە ئێمە ئەو مەرجە جێبەجێکەین. شەرتێکی هەیە، ئێستا نوێژ شەرتی هەیە کە ئەبێ کاتی بێتە پێشەوە، شەرتی هەیە کە ئەبێ دەستنوێژت هەبێ، لەسەر تەهارەت بی، شوێنەکەت تاهیر بێ. سبحان الله، خوا لەسەر ذیکر هیچ شتێکی نەهێشتووە. ئەفەرمێ الذين يذكرون الله قياما بەپێوە ئەڕۆی بەڕێوە بڕۆ ذیکرەکەی خۆت بکە لە بیرت نەچێ، وقعودا دانیشتون ذیکرەکەی خۆیان ئەکەن، توانایان نییە ڕائەکشێن وعلى جنوبهم. سبحان الله، کێمان هەیە لە کاتێکا کە ئێوە بخەوێ لە بری ئەوەی خەیاڵاتی خراپ لێ بدا لا إله إلا الله بکات تا ئەو لەحظەی کۆتایی پێ و ئێمە کەس نازانین لەوە ئەچی ئەو لەحظەی کە تۆ سرد ناوەتەوە کۆتا سەرنانەوەت بێ لەسەر زەویە. ئەو کاتێک کە ڕاکشاوی زۆر ماندووی ئایا ناتوانێت ذیکری ڕەب العالەمین کەی؟ بۆیە هیچ شەرت و مەرجێک نییە، تەنانەت ئەگەر کەسێ لەشی گران بێ بۆی هەیە ذیکرکە، ئافرەتێک لە عادا بێ بۆی هەیە ذیکرکە. سبحان الله، تەنها لەسەر ئاوە ئینسان بۆی نیە ذیکرکە. ما عادای ئەوە لە هەموو کاتەکانی ژیانە ئەم کەسە بۆی هەیە ذیکرکە. تەنانەت ئەو کاتێ ئینسان سەرجەی لەگەڵ خێزانی ئەکا ذیکری تایبەتی خۆی هەیە ذیکر ئەکە، جلەکان لەبەر ئەکا ذیکر ئەکە، جلەکان دائەنێ ذیکر ئەکە، پێڵاو لە پێ ئەکا ذیکر ئەکە، خواردن ئەخوا ذیکر ئەکە، ئەخواتەوە ذیکر ئەکە. سیواکێک کە بەکارهێنێ بەدەستی ڕاستی کە هەندێک عولەما فەرمون بەدەستی ڕاست سونەتە، هەندێک فەرمون بەدەستی چەپ، کە ئەمە جێبەجێ ئەکە ذیکر ئەکە. یەکێک نییە، شتێک نییە لە ژیانی کەسی موسڵمانە سبحان الله مەربوط نەبێ بە ذیکرەوە. بۆیە هیچ شەرت و قەیدێک نییە لە ذیکرا. ئەو کاتێک کە ڕاکشاوی، ئەو کاتێک کە دانیشتووی، ئەو کاتێک کە بە پێوەی، ئەو کاتێک چاوەڕێ ئەەکەی، ئەو کاتێک ئەڕۆی، هەموو کاتەکانی ژیانت فاذكر الله تعالى ذكرا خفيا. ذكري خوای گەورەکە بە ذیکرێکی شاراوە.